کۆتا ڕۆژی ئەم مانگە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەڕێوە دەچێت. هەڵبژاردننی ئەو دەستگا و دامەزراوەی کە خۆری بەختی ئەردۆغانی سەرۆکۆماری ئێستا تێیدا گەشایەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی گشتی ئاک پارتی و ئەندامی ئەو کاتی حیزبی ڕەفای نەجمەدین ئەربەکان لە هەڵبژاردننی شارەوانەکانی ساڵی 1994 خۆی بۆ سەرۆکی شارەوانی ئەو پارێزگایە کاندید کرد و توانی کورسی سەرۆک شارەوانی بۆ خۆی مسۆگەر بکات. چاکسازی و خزمەتگوزاری و داهێنانەکانی ئەردۆغان لە ماوەی سەرۆکاتی شارەوانی ئەستەمبوڵ بە هەموو تورکیادا دەنگی دایەوە و ناو و ناوبانگ و سەرکەوتنەکانی لەو قۆناغەدا گەشتنە ترۆپک. گەرچی بە تۆمەتی کۆنەپەرستی و خوێندنەوەی چەند بەیتە شیعرێک کە ڕەمزا ئیسلامیەکانی لەخۆی گرتبوو، دادگا سزای دەمانگ زیندانی بەسەر ئەردۆغاندا سەپاند و بەو هۆیەوە نەیتوانی خولوی سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبوڵ تەواو بکات. تەنانەت حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێستا دەیانوت ئەردۆغان پاش ئازادبوونیشی ناتوانێت موختاری گەڕەکێک وەربگرێت. بەڵام ئەو کارانەی کە لە ماوەی 4 ساڵدا ئەنجامی دابوون بۆ بەدەستێنانی متمانەی گەلەکەی بەس بوو تا ئەو کاتەی کە پارتی داد و گەشەپێدانی دامەزراند و گەورەترین مفاجئەی لە مێژووی هەڵبژاردننی وڵاتەکەی تۆمار کرد. بە جۆرێک لە یەکەمین بەشداریکردنی لە هەڵبژاردن زۆرینەی دەنگەکانی بەدەستێنا و بە تەنها حکومەتی پێکێنا. هەڵبژاردنەکانی ئەم جارەی شارەوانەکان لە دوای هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی وڵاتە دێت کە لە 24 حوزەیرانی ساڵی ڕابردوو ئەنجام درا و تێیدا پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار زۆرترین نوێنەری خۆی ناردا پەرلەمانی تورکیا و پاش هەموارکردنەوەی دەستوری ئەو وڵاتە ڕەجەب تەیب ئەردۆغان بە سەرۆکۆمار هەڵبژێردرا. باری ئابووری وڵات کە هەمیشە خاڵی بەهێزی ئاک پارتی و ئەردۆغان بووە لەم چەند هەڵبژاردنەی ڕابردوودا لایەنە ئۆپۆزیسیۆنەکان وەک لاوازترین خاڵی دەسەڵات قسەی لێ دەکەن و لەو ڕێوە زۆرترین هێرش دەکەنە سەر ئەردۆغان و پارتەکەی. گەرچی بەراورد بە هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان هەڵبژاردننی شارەوانەکان گرنگیەکی کەمتری هەیە، بەڵام ئەوەی گرنگی بەم هەڵبژاردنە بەخشیوە ئەوەیە ئاخۆ لەم بارودۆخە ئابووریە سەختەدا هاوپەیمانی کۆمار دەنگی پێویست بەدەست دەهێنێت یان نا، لەبەر ئەوەی کە لە دوایین هەڵبژاردندا لە 52 دەنگەکانیان بەدەستێنا بوو. لەم هەڵبژاردنەدا بەلای کەمەوە دەبێت لە 45 دەنگەکان بەدەست بهێننەوە. لە ئەگەری بەدەست نهێنانی ئەم ڕێژەی دەنگە ئەوە مەترسی لەسەر شەرعیەتی دەسەڵاتی ئەردۆغان دروست دەبێت و ڕەنگە ناچار بە هەڵبژاردننی پێشوەختی بکات. یاسای کۆمسیۆنی تورکیا ڕێگە نادات پێش 10 ڕۆژ لە هەڵبژاردن هیچ ناوەندێکی ڕاپرسی ئەنجامی پێشبینی کرا و بڵاو بکاتەوە. بەڵام بەپێی پێشبینیە دزە پێکراوەکان شارەوانی هەردوو پارێزگا گەورەکەی تورکیا ئەستەمبوڵ و ئەنقەرە کە لە ساتی دامەزراندنی ئاک پارتیەوە بەدەست ئەو حیزبەوەیە مەترسی لە دەست دەرچوونیان لەسەرە بەهۆی ئەوەی ئەردۆغان خۆی پێشتر سەرۆک شارەوانی ئەستەمبوڵ بووە و مێژوویەکی زێڕینی لە دوای خۆی بەجێهێشتووە. پێناچێت بە ئاسانی کورسی سەرۆک شارەوانی ئەو پارێزگایە لە ژێر دەستی ئاک پارتی دەربهێندرێت. بەڵام زۆرینەی ڕاپرسیەکان ئاماژە بۆ دەکەن کورسی سەرۆک شارەوانی ئەنقەرە کە لە ساڵی 1994 تا کۆتایی تشرینی یەکەمی 2007 مەلیح گۆکچەکی کەسایەتی نزیک لە ئەردۆغان لەسەری دانیشتبوو دۆڕاندنی لە بەرژەوەندی جەهەپە مسۆگەرە. لەگەڵ هەموو ئەمانەدا کە ڕاپرسی و پێشبینیەکان ئاماژە بە دۆڕاندنی ئەردۆغان و حیزبەکەی دەکەن، بەڵام لایەنگران و ئەندامانی ئاک پارتی لەو دەنگۆیانە دوودڵ نین و باس لەوە دەکەن هەڵبژاردنەکانی ڕابردووش هەمان دەهۆڵ بۆ شکستیان لێدراوە و سەرنجام کۆتا ئەنجامی هەڵبژاردنەکان نادروستی ئەو ڕاپرسی و پێشبینیانەی دەرخستووە. سیوێکی ئادار وادەی کۆتایی هاتنی گرەوی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە کە ئاخۆ دەسەڵاتی ڕەهای 17 ساڵی ئاک پارتی سنووردار دەکرێت یاخود بەڕەهاتر دەمێنێتەوە. Şimdi gelelim CHP'nin İstanbul'una. Bu CHP'nin İstanbul'u. Bay Kemal, bu sizin İstanbul işte. Sizden devraldığımız İstanbul bu.